لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بارزان خوش حالم لواني 393 لتفسير قرآن بيروس بيمو خزمتان بمبست رزامندي خواي قوله سبحانه وتعالى وهبادان ايوي ازي سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وإن يتفرقا يغني الله كلا من سعته وكان الله واسعا حكيما. بەڵێ خۆشەویستان دیار لە ئاتەکانی پێشووتر خوای گەورە سوبحانە وتەعالا باسی لە عیلاقەی بینی ژن و مێرد کرد و بە تایبەتی ئەوانەی کەوا زیاتر لە خێزانێکیان هەیە. بە هەر حاڵ خوای گەورە سوبحانە وتەعالا مەسئلەی هاوسەرگیری زۆر گرنگی پێدا بە عەهدێکی غەلیظ ناوی بردیە، عەهد و پەیمانێکی ئەستوور لە نێوان پیا و ئافرەت، هەتا بکرێ و عەهد و پەیمانە هەڵنەوەشێتەوە، هەتا بکرێ لێک نەترازێن، هەتا بکرێ هەر گرفتێش دێتە پێشیان کەوا هەموو ژن و مێردێک کەوا لە ماڵی پێغەمبەرەوە بگرێ صلی الله عليه وسلم کە ئەشرەف البیوتە، بەڕێزترین ماڵەکانە کە ئەشرەفی خەڵقی تێدا بوو کە رەسوول الله صلی الله عليه وسلم بای هەندێک کەمیان زۆر گرفتیان هەبووە. وەکو هەندێک لە زانایان دەفەرموون گرفتی بینی ژن و مێرد وەکو خێلە بۆ خواردەمەنی، کو هیچ خواردنێک هیچ شیوێک بە تایبەتی کە لە بۆ خواردن ئامادە دەکرێت بەبێ خێ نابی، بەڵام خێش دەبی بە معنابی و لە حەدی خۆی زیاتر نەبی. ئیتر گرفت هەر دەبی، بەڵام لە هەموو گرفتەکان خوای گەورە هانمانداکەوە سولح بکەین، ئیسلاح لە نێوان یەکتری بکەین، ئیسلاح لە نێوان ژن و پیا و بکەین. بەڵام لەگەڵ ئەوەش جاری وا هەیە ناگەنە یەکتری بە هیچ شێوەیەک، ژن و پیا و ناگەنە یەکتری بە هیچ شێوەیەک. ئیتر ئایا هەتا لەو عەزابەی بەردەوام بن کەوا بە هیچ شێوەیەک لەگەڵ یەکتری ناگونجێن، دیارە ئەو دینە دینێکی واقعیە نەخێر، بەڵکو وەکو مەسەلە عەرەبیەکە دەڵێتن ئاخر الدەوا ئەلکەی، کەواتە برینێک هەرچەندە تەعاملی لەگەڵ بکەیت تاوەکو عیلاجی بکەیت چاک نەبی ئەخیر شت دەبی بیسووتێنی. ئیتر ئەو مەسەلە کەواتە ژن و مێردایەتیش هەتا بکرێت دەبی لە نێوان خۆیان ئەگەر بەخۆشیان حەل نەبوو خەڵکێک بکەوتە بەینیان مصلح بی، چاکەکاربی، لە نێوانیان ئیسلاح بکە، قسەی خێر بکە. ئەگەر هەر چاک نەبوو نە بە خۆیان نە بە خەڵکێکی دیکە، دیارە عیلاجەکەی ئەخیری ئەوەی کەوا لێک جیا ببنەوە، لێک جیا ببنەوە. هەرچەندە لێک جودا بوونەوە خوای گەورە سوبحانە وتەعالا وەکو دیارە یعنی خوای گەورە ویست و ئێرادەی خوای گەورە لەگەڵ ئەوەدایە کەوا ژن و مێرد لەگەڵ یەکتری بگونجێن. ویستی خوای گەورە سوبحانە وتەعالا لەوەیدایە کەوا هەتا بکرێت تەبەن کە دەڵێن بگونجێن لەسەر شەرعی خوا بگونجێن، نەک لەسەر حسابی شەرعی خوا. پێویستە ئاگادار بین، یعنی گەر یەک لەو دوو تەرەفە کوفری هەڵبژار لەو حاڵتە بنێ قەید ناکە هەر با ژن و مێرد بن لەگەڵ یەکتری بگونجێن، ناکرێ موسڵمان لەگەڵ کەسێکی کافر بێدین بژیە. کەواتە دەڵێن پێویستە لەگەڵ یەکتری بگونجێن لەسەر ئەساسی شەریعەتی رب العالمین، لەسەر ئەساسی شەریعەتی رب العالمین. بەڵام ئەگەر لەگەڵ یەکتریش هەر نەگونجان، وەکو مەسائلی طەبیعەتیان لەگەڵ یەکتری نەگونجان، ئەو گۆتی ڕەش ئەو گۆتی سپی هەر نەگونجان، ئەوە دیارە پێویستە لێک جیا ببنەوە، پێویستە لێک جیا ببنەوە تاوەکو حەدێک لە بۆ ئەو مەشاکلانەدا بدرێ و ژیانش ئەوە نییە کە ئەتوە هەتا هەر لە عەزاب و لە ناخۆشی بێسەر نەخێر، بەڵکو کەزانین بە هیچ شێوێک ئەو ژن و پیا لەگەڵ یەکتری ناگونجێن، باشترین شت ئەوەیە کە لێک جیا ببنەوە. لێ خوای گەورە سوبحانە وتەعالا لە دوای ئەو هەموو تەوسیە و ئامۆژگاریە بە ئیسلاحکردنی بینی ژن و مێرد دەفەرمێ وئین یەتەفەڕەقا، ئەگەر هەر نەگونجان لەگەڵ یەکتری، ئەگەر لێک جیا بوونەوە حەسەب شەریعەتی خوای گەورە، وەکو خوای گەورە چەندین جێگات فەئیمساک بمەعروف ئەو تەسریح بإحسان، خوای گەورە دەیەوێت لەگەڵ یەکتری بە چاکە بژین، یان بە چاکەش دەست لە یەکتری بەربدەین. کەواتە ئەگەر لەگەڵ یەکتری نەمانتوانی بە چاکە بژین، ئەوە با دەست لە یەکتری بەربدەین هەر بە چاکە، نەوەک بە دوژمنداری لەگەڵ یەکتری بژین، نەوەک لەو عەزابە بەردەوام بین. کەواتە ئەگەر لێک جیا بوونەوە یغنی الله كلا من سعته، خوای گەورە هەر یەک لەو دوو تەرەفە لە ژن و لە پیاوکە خوای گەورە دەوڵەمەندی دەکا، وای لێ دێکەوە
وای لێ دەکات کەەوە ئیستغنا لە مقابلەکەی بکە ئەو ژنە ئیستغنا لە پیاوەکەی بکە ئەو پیاوەش ئیستغنا لە ژنەکەی خۆی بکە و لە مقابلدا خوای گەورە سوبحانەهو وتەعالە هەردوو لە خەڵکی دیکە ئەگەر بکاتە قسمەت لە بۆیان لەگەڵ یەکتری بگونجێن هەم لۆ ژنەی هەم لە بۆ پیاوەی کەواتە وئین یەتەفەڕەقا معنەوە نییە نهایەتی عالەم و کۆتایی پێهات و هیچ مەجال نەما نە ئەگەر هەر لەگەڵ یەکتری نەگونجان لێک جیابوونەوە ئەوە هەر یەک لەوانە خوای گەورە بە ڕەحمەتی خۆی دەوڵەمەندیان دەکا ویان لێ دەکا کەوا پێویستیان بە یەکتری نەبی و بێنیاز بن بە یەکتری یوغنی الله کولن من سەعەتی خوای گەورە لە فراوانی خۆی هەرێک لەو دووە دەوڵەمەند دەکا کەواتە خوای گەورە فراوانی هەیە لێ دەفەرمی وەکانە الله واسعا حەکیما دیسان لێرەش وەکانە کانەکە وەکو لە چەندین جێگا هاتیە باسمان کردێکەوە کانەی تامەیە یوفید و الثبات والاستمرار بە بەردەوامی لە ڕابردوو لە ئێستا و لە داهاتوو خوای گەورە سوبحانەهو وتەعالە واسعە واتە خاوەنی ڕەحمەت و دەوڵەمەندیەکی زۆر فراوانە کەواتە ئەوانەی کە لێک جودا دەبنەوە معنای ئەوە نییە کەوا دەرگاکان بەڕوویان داخران نا خوای گەورە سوبحانەهو وتەعالە زۆر واسعە ڕەحمەتی زۆر فراوانە بە دەوڵەمەندی خۆی دەوڵەمەندیان دەکا و حەکیمیشە خوای گەورەکەوە ئەو حکمەی دانایە لە نێوان ژن و پیا و ئەخیر شت ئەگەر هەر نەگونجان لێک جیا ببنەوە حەکیمە لم يخلق شيئا عبثا ولم يشرع إلا ما هو عين المصلحة هیچ شتێکی بەبێ هەدەف خوای گەورە خەڵق نەکردێ هیچ شتێکی نەکردیتە شەریعەت لە بۆ ئێمە ئیلا عینی مەسلحەت لە دنیا و لە قیامەتی بەندەکان لەو شتەدا کە خوای گەورە کردیتە شەریعەت سبحانه وتعالى کەواتە کە تەلاقیشی دانایە وەکو ئاخری عیلاج بەڕاستی ئەو پەڕی حکمەتی تێدایە ئەو پەڕی حکمەتی تێدایە وزر دوای دەفەرمێ ولله ما في السماوات وما في الأرض ئەوەی لە ئاسمانەکانە ئەوەی لە زەویدایە هەمووی ئیخوایە ولله لامەکە لە بۆ اختصاص و تەملیکە کەواتە ئەوەی لە ئاسمانەکان و لە زەوی هەمووی تایبەتە بەخوا خەلقن وملکن وتدبیرا کەواتە خوای گەورە خەڵقی کردێ ملک هەر ئیویە هەر بەخۆشی بەڕێوەی دەبا لە دوای ئەوەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمووی ئەگەر دەستیشیان لێک بەردا خوای گەورە هەردوو لە دەوڵەمەند دەکات بە فەزڵ و ڕەحمەتی خۆی ئەو خوایە فەرموویتی دەوڵەمەندیان دەکات کەوەی ئاسمانەکان و زەوی هەمووی ئیویە کەواتە گەشبین بە ئینسان گەشبین بی ئەگەر دەرگایەکی بەڕوو داخرا ئەوە بە تەئکید مادام بەندەی ئەو خوایە و ڕەجا و ڕەحمەتی بە فەزڵی ئەو خوایە خەزائینی زۆر پڕە ئەوەی لە ئاسمانەکان و لە زەوی هەمووی ئیویە سبحانه وتعالى ولله ما في السماوات وما في الأرض ولقد وصينا الذين أوتوا الكتاب من قبلكم وإياكم أن اتقوا الله أو زبلام توكيد قسمي بقدي تحقيق كواتب توكيد بقسم بتوكيد بقسم وبتحقيق وصيتي نقومان كرديا ووصيتي أوتوا الكتاب من قبلكم أوانيك ولا بيشانقو كتابيان بي بخشراء لجولك ولا ديانكانو أهلي أديانكاين كهر هموي خواي قورة هر بيغمبريشي نارد بي عليهم الصلاة والسلام لبو هر أمتك خواي قورة وصيتي همو أمتكاني كرديا وهروها وصيتي نقوش دكا وإياكم أن اتقوا الله وصيتان دكا وكو وصيتي بيش نقوش كرديا بالتقوى إخوة سبحانه وتعالى وليرة دا بيشتي خوا سبحانه وتعالى كذا فرمي وصيتي إخوة لبونغو ووصيتي إخوة لبو أمتكاني بيش نقوش أو بلغي لسروي أو وصيته زور قرنجا لوي لبو همو خلچي ناردي إخوة يقول سبحانه وتعالى أو وصيتي أن اتقوا الله تقوى إخوة بكن سبحانه وتعالى تقوى إخوة وكو تنزارج باسمك زور تعريفه بلان كورترين وبخوترين تعريفي تقوى أويا كهمو فرمانكاني خوا سبحانه وتعالى جێبەجێ خود لقدغ كراوكان بباريزي بمبستي ترسان لخوا ورزام بدسينان رزامندي خوا سبحانه وتعالى أو التقوى ديار لسروي هموش تكان كبيوست إنسان تقوى بك خوي للشرك بباريزي خوي برازين تو بعقيدة توحيد عقيدة يكتابرستي أو ذا خوي لهمو جناهو خوي لهمو سربيتيكان بباريزي خوي برازين تو بهمو واجباتكان كخواي قورة فرماني بيكردية
لبروي براستي سعادة وبختوري إنسان لوي دا كوات تقوى خواي بك سبحانه وتعالى هرب التقوى خواي جورك كردا وكانت عن قبول ذكا وكو إنما يتقبل الله من المتقين لسورة المائدة بحصرا خواي جور أو كوا قبول ذكا لكسان قبول ذكا كعبادة ذكا كوا متقين براستي نزاد بوند لجهنم ثم ننجي الذين اتقوا بتقوايا تسوند لبو بهاشت وتلك الجنة التي نورث من عبادنا من كان تقيا أو بهاشت لبو شيء دبي تميرات لبو شيء ودمينته هتاتا أوانيك متقين ومن يتق الله يجعل له مخرجا ويرزقه من حيث لا يحتسب هر کەسێک تەقوای خوا بکە بەو مەفهومەی وەکو گوتمان فەرمانەکان جێبەجێ بکە خۆی لە قەدەغیراوەکان بپارێزیتن بەمبەستی ڕەزامەندی خوا يجعل له مخرجا خوای گەورە مەخرەجی لۆ دەبینیتەوە لە هەموو ناخۆشیێک دەری دەینی ويرزقه من حيث لا يحتسب وهروها ڕزقی دەدا بەوەی کەوا بە خەیاڵیشی دانایە ئیتر تەقوا کلیلەی هەموو خۆشیەکان دنیا و قیامەتە لۆیە وصيتي خوايا لبو إيمو لبو همو أمتكان بيش إيمش أن اتقوا الله بلام كاتك وأخواي يقول وصية ما عندك قال ولو إيشي بأيمية نخير وإن تكفروا أجر كفر بكن تقوانا كان أجر كفر بكن فإن لله ما في السماوات وما في الأرض أجر كفر إيش بكن أو هيز لمتش خوا كمناك فإن لله ما في السماوات وما في الأرض هرو كل السرطة دافر ولله ما في السماوات وما في الأرض وأجر كفريش بكان أوي لأسمان كانوا لزوية هم يهر إخوايا هيز دمولتش إخوا كمناك فإن لله ما في السماوات وما في الأرض وكان الله غنيا حميدا ديسان ليرش كان بمعنى ثبوت استمرارية الله سبحانه وتعالى ببردوامي غنية بين يا زبران بر بهم كسيك دولة من دا بيست بهيز كسيك محتاج بهيز كسيك حميدة يحمد حمد سناي ذكر ولائقي أويك حمد سناي بكري لأسمان كانوا لزوي كواتك أخواي جورة فرمان من بيدك وصية من بيدك كوات تقوى كمعنى وني لبروي إيشي بأمي والعياذ بالله وكل سورة الزمر دا فرم إن تكفروا فإن الله غني عنكم أجر كفران بكن أخواي جورة بين يا زبران برتن ولا يرضى لعباده الكفر بلام رازي نابي لبو بندكاني ككفر بكن رازي نابي لبو مصلحتي بندكاني سكاجر كفر بكن بدبختي دنيا وقيامة دبن وإن تشكروا أدير شكرانا بيجبن يرضه لكم أجر شكرانا بجريب كان رازي دبي لبونجو رازي دبي لبو مصلحتي نجو أجر شكرانا بجريب كي بوشي كخوادي سبحانه وتعالى أو بختوري دنيا وقيامة دبي ديسان تأكيد دكاتو ولله ما في السماوات وما في الأرض أويل أسمان كانوا لزبي هر هموي إخوايا خلقا وملكا وتدبيرا خواي يقول بخوي خلقي كرديه ملكش هر إيوية هر بخوشي بروي دبا ولله ما في السماوات وما في الأرض وكفى بالله وكيلا كافية الله سبحانه وتعالى وكيلا الله سبحانه وتعالى وكيلا يعني تي وكيلا واتكافيك همو أموري خود بدي دس خوا سبحانه وتعالى كاتك ولا بشر كسي دكات وكيل واتا كاروباركان لو بري ودباتن بإذني أو كسيك والتوكيل كرديا بلام كاتك خواي جور وكيلة أتو أموري خوت تسليم دكي أموري خوت تسليم دكي ثقة بتصير لسرس أساسك بلبوري ثقة هي قدرتي خواي جور ده صلاتي خواي جور عدالتي خواي جور رحمتي خواي جور احتياجي لبو خواي جور يتر كافي خواي جور وكيل بي أموري خوتي تسليم بكي كوا خواي جور أو بونا ورا هموي لدى صلاتي أو أسمان كانوا زوي لدى صلاتي أو وكفى بالله وكيلا كافيك خوتي تسليم بكي أموري خوتي تسليم بكي بوي كوا أو بري ملكتي لبوي نشان بدي خواي جور أموري دنيا وقيامة بوشي وكوا مصلحتي توا لدنيا وقيامة بري ويدبا أو زل باشا يجدف إن يشاء يذهبكم أيها الناس ويأتي بآخرين أجر بيوي الله سبحانه وتعالى أنقول هذا با أجر بيوي كساني خلق بكاتن كوات دائما شكراني إخواب كان لتواناي داهية أجر بيوي أي خلشين أخوي يقول أنقو همو لنا ودبا ويأتي بآخرين لتواناش دا خلق يقبينتن زول لنقو باشتر
وإن تتولوا يستبدل قوما غيركم ثم لا يكونوا أمثالكم. كواتە خوای گەورە لە توانایدا هەیە ئەنگۆ هەموو لە ناب بە خەڵکێکی دیکە بینیتنکەوە بەس عیبادەتی خوا بکەن. وكان الله على ذلك قديرا. بێگومان الله لەسەر ئەو شتە و لەسەر هەموو شتێک بەتوانایە کەواتە هەموو ئەو ئاتان بەڵگەن لەسەرەوەی ئێمەین محتاجین بەخوا سبحانه وتعالى. خوای گەورە محتاج نییە بە ئێمە بە هیچ شێوەیەک، بەڵکو کە وەسیەتیشمان دەکە بە تەقوا لەبەر ئەوەی وەکو گوتمان ئەو تەقوای خوای گەورە بکەین دەبیتە ماوەی کەوە بەختەوەری دنیا و قیامەت بین. لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین کەوا تەقوای خوا بکەین وەکو خوا فەرمانی پێکردێ سبحانه وتعالى تاوەکو بەختەوەری دنیا و قیامەت بین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.